ئەمە چی هەڵێ بەحرێکە 32 کەشتی تایە بەلام کەشتی بەحرێکە و 32 کەشتی تایە ئەها فەرموو وا تێمەگا دەمودان بێ ئەشێ موچەی پەرلەمان بێ لە بەلاش بەرەو گیرفان بێ هەتا مەتەڵی وامان بێ هەر ئەبێ ئەوە حاڵمان بێ چۆن بوو وەڵا ئەوەشوی زانی کوڕە تۆ حەلی نەماوە ئەی باشە حەکیمی دنیا دیدە ئەم مەتەڵی ترشی لێ پرسم عادێ ئینسان کە شتێکە خوا ئەبێ بیکوڵێنێ وایە شتێکە ئەبێ دوو جار بیکوڵێنی ئینجا خوڕێ یعنی ئەو نییە بڵێ یەک جار کوڵانمە با بیخۆین ئەبێ دوو جار بیکوڵێنی و ئینجا بیخۆی ئێساکە ئەڵێ ساوەرە من ئەڵێم قسەی بێژەرە هی بێژەری دەمەوەرە لە بێژەری هەردوو بەرە نایکوڵێنێ و دەم لە دەرە بێژەرانمیان وەڵا هەر بێژاتەوە ئەوە نییە دای لە هێڵەکەکە و کەوتە خوارەوە